غيره يعني نك أو هاردوير نيا سوفت وير يعني مثلا شو بلام سيبه إما السيستم كي كونه إيشكين أما يكشي لك يشة جورا كان معنا سيستم كي كون كمثلا شو زان لبنجا كان لتشيلا كان العراق دان رابو هل استشبر دوام الروا وكونفرنس كي زان استشجيرا بلام هيز نتيجة كي يعني جرينجي لنا كوتوا أو ثاني بشي فيزيات شان كردو بوي بله كيش سوفت وير كان مثلا بازار كيش قبل مشي يكي أو سيستم كونه يكي كا سيستم طبعا يقسم ناتواني بيقرا يقبش ناتواني بيقرا يعني برياري وزارتي وحكومتي او ينشتيكي بلانكي قوري اوي وهر وهلا ليكي كو اما مشكلتي كمان هي او براسي اما دابراوين للدنيا يعني من نازل يعني براي من زانكو كان كيش هروان يعني زانكو كان كي هرمي كل سرجرو مشكله يعني هي يعني شلون اما هيس بيونديك مانتنا نغازان كان هرمانيا راس وكو دوستو برادر من برادر مهل لهاولير برادر مهل الدهوك جارو باريا كبينين بلام وك بلين اما تواناك او هنا من يعني او برنامج مانيه او شتل لناخ مانانيه لبروجرام مانانيه كبتواني بيك ايشي هاو باش جدي بكين اغانا لايشا كان يكبي واني يعني مشكله اما وايد تتبقى بوك اما اصلا يعني بيوندي كي جدي ما نقدر هيك زانقوي كي دنيا النية اللي هيك كونفرنس كي زانستي جرين كي دنيا إما بشتري ما نكردوا يعني بشتري هناك ناس أقدارني يعني قولتني مشكلة كان إما أمية راسته قامانية يعني بشي فيزياء كإما استكانة دوسو هشتاخ ودكاري نعلم بكالوريوس من هي يقع من هي السرفان هي خو معنا يقع أي تلكسي يعني أول كم إما استكانة جدول دانم برنامج دار جنبه محاضرة طلبة كان مجبور من فراغي قسم كاني كالور بقرم يعني فراغي كوريجا كاني كالور بقرم يعني دواني مران كالور بقرم كأنا بو حرش بكمان نكوتو يعني إيش أكار عشان زحمة جزوار كبيرة سر إداري قسمك وسر ما مساكان بلام رجير نيلا بيش كوتني إيما أوا عشان أو مشكلة نبي بعشرة بلام لبارشي كوي إما أو كهيس بيونديك من لقال جهاني دروانية بيونديك جدي منيا أو كيشي جدي إيما يعني أبي بهوي أو وكا بشكي إيما لجي خويا ببوكيتوا يعني أويا كوكو شي ما لبي وكو أصحاب كهف ما لبي أجا من الدنيا روشنا منه يعني اشتكى أويا أو مشكلة جدي إيما أويا جاء أويا كبو أويش كأو مشكلة نمينه يعني إما إنسان ك يعني سركاتي باش تعذبوا كان إشي جدي من خسته برباس و يعني أويك ما مستكاني بشي في زيادة باش كلاون بسر كان جروبي كي توجينه فيركاري وأم جروبانا تسكانين بسري بيخوان موا هيك شي جروبي اتموسفيريك اند استرونومي فيزيكس يعني علمي بعربي علمي جو فلك بله هيك تريش جروبي نوكلير اند اتوميك ناوكو اتوم جروبي شي كمان هي الليزر اوبتيكس جروبي شي كمان هي الكترومغناطيك اما السكان السلوكياتي باش داولم ام جروباناكا هرم كم لم جروبانا سلوكي كان هي مجموعه ما مستكان بيكو هاو كارن داوان ليكا كبلاني توجينا ودابنن بو نزيكو دور يعني يك صاله ودو صاله ودا صاله يعني بوش يوازا ولا نهاية كوا أبام جروبانا بتشنو بو منهجانا چونکە ئەمە بەشەکەمان گەورەیە یعنی کاری یەک لێژنەی دوو لێژنە نییە بچنەوە بۆ منهەجانە منهەجەکانی خوێندنی ئێمە کە من ئێستا کە ئەیبینم ینی زۆر لە منهەجەکانمان کۆنا کە ئێمەش بە تەبعیە لە زانکۆکانی کە عێراق هەر ئەو بۆ ڕێگا ڕۆین ئەم گۆڕانکاریان ئەم لیژنانە بۆ گۆڕانکاریە لە منهەج لێژنەی لەمانە گروپی علمی و ریسێرچن بۆ گۆڕینی منهەجە بۆ نەتەنها گۆڕینی منهەج پلانی ریسێرچ پلانی توێژینەوە کە مەسەلەن کە تۆ مەسەلەن هەر زانکۆی هەر شوێنێ دامەزرێنی بەو شێوازەیە کە هەروەکە وتت ئامانج لەم بەشە چییە ئەنی تۆ سەری ئاخر ئەتەوێت چی بکەیت ئەتەوێت چی بۆ وڵاتە بکەیت لە ئەخیرە ینی تۆ چەنی ئەم وڵاتە پێشەخەی يعني جرينجا كإما بلان من هبي بوشته بلان ريسيرش من هبي ببي بيداويستي ولا تكا جاء وقت كان أويا كبلان ريسيرش ثاني وببي أو بلان ريسيرش إما أتواني مختبري بيشكوتو دابني وأو مختبري بيشكوتو أنا إن شاء الله كولا تكا بيشكوتو تلبو چونكا
یەک باڵ پێشکەوتن بە پێک نایەنێ بێ حتمما لە هەموو لایەنێکەوە پێشکەوتنەکە هەبێ ببێ بەهۆی پێشکەوتنی توێژینەوە و تەکنۆلۆژی و هەموو شتێ لە وڵاتەکەمانە و ئەم ئیشەکە ینی لە هەرێمی کوردستانە زانکۆی سلێمانی دەستی پێ کردووە بەشی فیزیە زانکۆی سلێمانیە دەستی پێ کردووە ئیشێکی بەڕای من نەتیجەیەکی باشی بۆ بەشی فیزیالێ ئەکەوێتەوە و ئایندەی بەشی فیزیە مسۆگەرەکە مامۆستا بەشێکی ئەم کێشە و جیر و گرفتانەدا ئەنین بازانین خوێندکارەکان چۆن باستە و کێشانەکە هەموو شتێکە هەبێ لە دنیا بەبێ کێشە نابێت کێشەکانی ئێمەش زۆرن یەکێک لەوانە ئەوەیە کاتێکە تۆ لە دەواممان زۆرە لە باین لە ساڵ 8 و لێرەیت ڕۆژی وای ئەگاتە تا 4 و نیو پێویستە بەوە هەیە کە لە شوێنێکە یعنی خواردن هەبێ بیخۆیت ئەمە یەکێک لە کێشەکانمان ئێمە بۆ بۆنەی کەمی ڕێستەکانمان و ناتوانین بچینە کافتریا کافتریاکەشمان بچووکە فرای ئەو هەموو تەلەبێ ناکەیە تۆ لە ماوەی نیو سەعاتە فریا ناکەیت بچی لەوێ لە فێ وەربگری ئەمە یەکێک لە کێشەکان یەکێک لە کێشەکان دومینیان کێشەی نەبوونی قاعەمان نییە سێمی نیشان کێشەی ئەوەی کە تێگەیشتنی تەلەبە لە مامۆستا تێناگات مامۆستاکانمان لەوانەیە ئەو ئاستە بەرزیان نەبێت کە بتوانن تەلەبە تێبگەێنن و تەلەبەکانمان ڕانەهێنراون لەسەرەوەی کە هاتوونەتە فیزیایەکێک نەبەوەی کەسێک نەبوو یان پێ و بڵێت تۆ هاتووتە فیزیا ئەبێت چی بکەیت یعنی چۆن بتوانیت سەرکەوتوبی لەم کولیایەکێکە بێ ڕاو بهێنێت هەمن خۆم کێشەی خۆم کاتێک هاتوومەتە ئەم کولیە یەکێک لە کێشەکان زمانی ئینگلیزی بۆ تۆ کولیەکە و ئینگلیزیە بە ئینگلیزیە خوێنێ پێویستە کات کە لە زمانی ئینگلیزیە باش بیت ئێمە کێشەمان زۆرە کە تا ئێستا کەس نەهاتوو لێمان پرسێت کە ئەو کێشانی ئێوە چیە بۆ نمونە ئێمە مختبەرمانەیە وەکو فیزیا عملیمان هەیە ئەچینە مختبەر لە عملیە کارەکەین ئیش ئەەکەین ئەو ئامێرانی کە تیای دیجاری وایە ئەشکێت داوات لەکەن کە ئەو شتە بکڕیتەوە ئەو شتێک تۆ زۆرەکەی ئەچتە بازار یعنی کەم دەست بکەوێ کە ئەمە شتێکی زۆر ناماقولە جامیعەیەک زانکۆیەک کە کراوە لێرە بەڕاستی وات لەلایەن بەرپرسان و لەلایەن کاربدەسان و جامیعەی سلێمانی بەرامبەر بە جامیعەی ئۆکسفۆرد مقابلە کرد ئەڵێ ئەمە ئەنتەرنێت دەمونە بە کەتیا بەکارهێنن ئەوە چی ئەومان کە ئەچیتە ناوەڕۆکی شتەکە جوان نییە مامۆستا ئەمانوێت لەم تەوەرەیە باس لە گەشتی زانستی بکەین گەشتی زانستی بۆ خوێندکارەکە هەموو خوێندکارانی زانکۆی سلێمانی لە قۆناغی چوارە گەشتێکیان هەیە زیاتر تەرفیهیە وەک لەوەی علمی بێت یان بڵێن زانستی بێت بەڵام خوێندکارانی بەشی فیزیا ناوبەناو یان ناوبەناو یان لە ساڵەکانە لە هاوینی ساڵەکانە پشتی ساڵەکانە گەشتیان هەیە بۆی بچنە دەرەوەی شار یان بڵێن دەرەوەی وڵات یان هەر لە ناو شارە گەشتی زانستی ئەنجام بن بۆ دەوروبەری شار وڵات تا ئێستا بۆ دەرەوەی وڵات وەک خوێندکار لەبیرم نایە بوو بێ بەڵام بۆ ناو پارێزگا هەمان بووە من خۆم پار لەگەڵ خوێندکاران نەڕۆیشتم بۆ زانکۆی کۆیە لەگەڵ پۆلیکی خوێندکارەکانمانە چتمە زانکۆی کۆیە و لەوێ بڕشتمان بین وێنی و هەروەها ئێستەکانێ هەروە گەشتێکی کەمە بەدەستەوەیە بۆ دووکان لەگەڵ خوێندکارانی پۆلی چوارمانە ئەمە جیایە لەو گەشتە بەهاریەی کە هەموو ساڵی نازانم کۆمەڵی خوێندکارانێکی توقتەوەندەم جیایە لەو گەشتە بەهاریە کە ئەکرێمە ملەنی چەژۆن بەرە و هەولێر و دهۆک و ئەوانە و سەردانی زانکۆکانی وەیەکە کە من ساڵێکی لەگەڵ یانە هەر چوون بۆ دهۆک سەردانی زانکۆی دهۆکمان کرد و سەردانی سەیرانگاکانمان کرد و بەرحاڵ علمیشە علمی بۆ مانا کە بەڵام تر زۆرتر ئەوەیە کە تۆ مامۆستایکی لەگەڵ ینی ماوەیەکە کە گرنگەکە لەگەڵ ئەو خوێندکارانە کە ئەچین بۆینە مامۆستای باش بچێ ینی مامۆستای بچێ کە لەگەڵ خوێندکارەکانە تەفاهمی هەبێ تەفاهمی علمی هەبێ تۆ لەویا لەگەڵ ماوەی 3-4 ڕۆژ لەگەڵ ئەو خوێندکارانەی ینی ئۆتۆماتیک ئۆلفەتێ لەگەڵ یا پێک دێەوە ئەوەیە خوێندکارەکان ڕویان ئەکرێتەوە زۆر پرسیاری گرنگ کە کاتی خۆی لە هۆڵم دەرسوتنەوە لە ڕوان هەڵنەهاتوە بیکەن لەوێ دەیکەن لێت پرسیاری زۆر هینیشە ینی لەو بارەوە ئەتوانێ ئەو گەشتانە زۆر سوودی هەبێ لەلایەکی کەشەوە بەرحاڵ ناسینی وڵاتەکەت خۆی هەرچەند تەفریحی وەڵام ئەتوانێت علمیش بێ ناسینی وەڵامەتە ئەنوێ چارجڕای بۆ فیزیا کەمتر بەڵام بۆ بەشەکانی کە بەڕاستی ئەتوانێت علمیش بێنی مامۆستا باس لەوە بکەین بزانین بەشی فیزیا
تا چەند سوودی لەو مامۆستانە وەرگرتووە کە لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە لەوێ وازدان لە زانکۆکانی ئەوێ هێناوە لە بەربار و دۆخی نائارامی عێراق و هاتوونە بۆ نمونە هاتوون بۆ زانکۆی سلێمانی یان زانکۆی سەلاحەدین بەشی فیزیا بەشێکی لەو مامۆستانە بەرکەوتووە بۆ ئەوەی وانە بڵێتەوە ئێوە هیچ کەسێک ئێستا ینی ئێمە لە مامۆستایانی عەرەب سوودی زۆرمان وەرگرتووە ینی بێئینسافی ئەگەر بڵێن هیچ سوودیان نەبوو سوودی زۆرمان وەرگرتووە مەسەلەن ئێستا ئێمە لە بۆ وانەوتنەوەی خوێندکارانی ماستەر و دکتۆرا مامۆستایانمان لە بەغاوە هێنا دەرسیانەوتەوە و ئێستەکانیش مەسەلەن مامۆستامان هەیە کە بە تەنسیب هەر لەو مامۆستانە کە تۆڵێ لە بەخۆی بارودۆخی نائارامی ناوەڕاست و جنوبی عێراقەوە ڕویان کردوێتە کوردستان ئێستەکانە مەسەلەن مامۆستایەکمان هەیە ئێمە دوو تەلەبەی دکتۆرای هەیە منی چۆن سوودی لەنەوە نابینی هەڵبەت مامۆستایشمان هەیە ئەڵەن تا ئێستەکانی هیچ سوودی نەبووە ئەوەش هەیە شاید ئەوە خەتای ئێمە بێ یعنی ناتوانین لەو مامۆستایە کەڵ وەربگرین یا شایدش خەتای خۆی بێ ناتوانێت ینی سوودێکمان پێ بگەێنی بەرحاڵ شتەکە ئەوەیە وەڵام ناڵم ئەوە ینی مامۆستا من دوو تەلەبەی دکتۆرای هەیە زمانی عەرەبی نابێتە کێشەیەک بۆ ئەو خوێندکاران چونکە ئێستا لە زۆر کۆلێژەکانی ترا زمانی عەرەبی و نەزان زۆر گرنگە کە مامۆستایە کە ڕووە کاتە کوردستان لە هەر کوێیەکۆ بێ مامۆستا ئەنسوری نەبێ مثلەن چۆن بڵێ مەسەلەن کەسانەکەن کە کوردیش بێ عەرەبیش بێ هەر چیە بێ کە ئەنسوری بوو بەڕاستی ئیشەکە لێ تێکەدا ئێمە پرۆگرامەکەمان وایە کە ئینگلیزی بێ یعنی ئەو مامۆستا عەرەبانش کە دێن بۆ لای ئێمە ئەغڵب بە ئینگلیزی دەرسەڵێنەوە بە ئینگلیزی لەگەڵ تەلەبەکان ئێمە تەفاهومەکەن بەڵام لە کۆلیجەکانی کاون بینیوە کە مامۆستاکە دێ بە عەرەبی دەرسەڵێتەوە و لە ئەخیرا لە مەسەلەن لە پرسیارەکانە و حەل جوابی ینی لە ئیمتحانەکانە دەن متەرجم دانێن و نازانم وەرجێر دانێن و ئەمە بەڕاستی کێشەیە ینی ڕاندمان یان نەتیجەی باش سوودی زۆر لێ نابینی هەرچەند علمی تەرەفی زۆر لەسەرەوە بێ بەڵام ئێمە وەک فیزیە چونکە زمانەکە ئینگلیزیە و ئەو مامۆستایانش کە تا ئێستا هاتوون بۆ لای ئێمە ئینسانی زۆر شەریف بوون ئینسانی زۆر شەریف و تێگەشت ئینسانی علمی بوون و ئەوەیە ئێمە سوودمان وێستگانی مامۆستایەکمان ئێمە بە ئینگلیزی قساکە و لەگەڵ تەلەبەکانە بە ئینگلیزی تەفاهومەکە ینی هیچ کێشەیەکی نییە کێشەی نییە مامۆستا حسێن محەممەد ئەمین بڕیاردەری بەشی فیزیا لە کۆلێژی زانستی زانکۆی سلێمانی دووبارە بە خێراتن دەکەین سپاس دەکەین کە ئامادە بوویت و وەڵامی پرسیارەکان دیاینەوە سپاس بینەرانی خۆشەویست ڕێزی ستافی هاوکارم ئارام شەپۆل یۆهان و توانە عەلی کەمال ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە قبوڵ بکەن تا بەرنامەی داهاتوو لە بەرنامەیەکی تری لە زانکۆی سلێمانیەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ